لەگەڵ پێشڕەویەکانی پێشمەرگە و لەشکری عێراق بەرەو شاری مووسڵ هێشتا شتەگەرەی گەورە هەن لە بەردەم ئەم هێزانەدا کە شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی دەکەن. ڕەوشەکە لە مووسڵ جیاوازە لە ڕووی تۆپۆگرافیەوە، تەپۆڵکە گرد شاخ و هەروە ئەشکەوتیشی هەیە. ئەم جۆرە سروشتە بۆ تیرۆریستان باشە تا خۆیان تیا بشاردەوە، بۆیە تا ئەندازەیەک زۆر ئاڵۆزە تا ئۆپەراسیۆنی کێوماڵکردنیان بکەیت، بەڵام ئەوەش نییە هەر نەکرێت. بێ لەولایەنە سروشتەی ناوچەکە دەشێت تاکتیکەکانی داعش سەختیەکی تر بن لەم ئۆپەراسیۆنەدا، لەوانە لێدانی تۆنێڵەکان لە ناوچەکانی شەڕدا کە تێرۆریستان بۆ خۆپاراستن لە هێرشە زەمینی و ئاسمانیەکان بەکاریان دەهێنن. ئەگەر بێت و ئێمە ڕوبەڕووی 5,000 چەکدار بینەوە لە ماوەیەکی زۆر کەمدا ئێمە دەتوانین ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش هەمووی ڕزگار بکەین. ڕوخاندنی خانوبەرەکان و دانانەوەی بۆمب لەو شوێنانەی تێرۆریستان لە کاتی شکستەکانیاندا لی پاشەکشە دەکەن دەشێت وەک تەگەرەیەکی ترلی بڕواندێ نەکرد بۆ هێزە ئاسایشیەکان بەڵکو بۆ دانیشتوانی ئەو ناوچانەش. ئیستا ئاو نییە، کارەبان نییە، ڕێگەوبان نییە، دێکان هەمووی وێران بووە، خانوەکانیان هیچی بەسەر هیچ وە نەماوە. ئەوە فترەیەکی ئەوێ خەڵک بێتۆ سەر شوێن و ڕێگەی خۆی. بەبێ گومانیش ڕەهەندی سیاسی ئەم ئۆپەراسیۆنە گرفتی خۆی هەیە چ لەسەر ئاستی ناوخۆ چ لەسەر ئاستی دەرەکیش، وەک ئەگەرونەگەری بەشداری حەشدی شعبی شیعەکان یانیش بەشداری تورکیا لەم شەڕەدا هەرچەندە ئەنکەرە دەڵێت بەشداری هەیە. Ve Musul operasyonu başladığı günden bu yana لەوەتای ئۆپەراسیۆنی مووسڵ دەستی پێکردووە، ژمارەی ئەو ترۆریستانەی بە دەستی هێزەکانمان کوژراون بە تۆپ و تانگی تورکیا 17 ترۆریستن. گەورە کاربەدەستانی ئەنکەرە دەڵێن ئەم بەشداریی تورکیا لەسەر داوای هێزی پێشمەرگەی کوردستان بووە. هێزەکانی پێشمەرگە هێرشان کرد بۆ پاکردنەوەی باشێک و داوای لە سەربازەکانی ئێمە کرد لە بنکەکانی باشێک پشتیوانیان لێ بکەن و بۆیەشە ئێمە بە تانک و تۆپ یارمەتیماندان. بەڵام وەزارەتی پێشمەرگە لە هەرێمی کوردستانی عێراق نوکوڕی دەکات داوایەکی لەو شێوەیە لە تورکیا کرابێت. تەنها هەماهەنگی فەرمیمان هەیە لە ئۆپراسیۆنەکاندا لەگەڵ هێزە فەرمیەکانی حکوومەتی فیدراڵی عێراق و لەگەڵ هاوپەیمانان و هیچ جۆرە هەماهەنگیەکمان نییە لەو پرۆسەیە لەگەڵ وڵاتێکی تری ئیقلیمی و بەتایبەتی تورکیا، لەبەرەوەی ئێمە هیچ ئاگاداری ئەو تۆپبارانە نین بە هیچ شێوەیەک. گەورە کاربەدەستانی تورکیا ئەوەش ناشارنەوە کە مەبەستی تریان هەیە بۆ بەشداریکردن لەم ئۆپەراسیۆنەی مووسڵدا. Şimdi de Sincar'ı ئێستا پەکەکە هەوڵ دەدات شنگال بکاتە قەندیل، مافی خۆمان بەکاردەهێنین بە پێی یاساکانی نێونەتەوەیی و هەروەهاش جموجۆڵمان زیاتر دەبێت لە شەڕی دژە تۆڕی پەکەکەدا و ناشێڵین پەکەکە لە شنگال نیشتەجێ بێت. ئەم لێدوانانەی ئەنکەرە ئێرانیشی وروژاندووە و تاران داوای پاراستنی سەروەریەکانی عێراق دەکات. بە هیچ واج قابل قبول نیست. بە هیچ شێوەیەک جێ قایلبوون نییە وڵاتێک سەروەریەکانی حکوومەتێکی تر پێشێل بکات و تاکلایەنە بەبێ ڕێگەپێدانی حکوومەتی ناوەندی دەستێوەردان لەم ئۆپراسیۆنەدا بکات و شەڕی دژی تیرۆر و تاوانەکانی تر بکاتە بیان و لەگەڵەوەدا لایەنە ناکۆکەکانی بەشدار لەم ئۆپەراسیۆنەی مووسڵدا ئامانجیان لە ناوبردنی تێرۆریستانی داعشە، بەڵام هێشتا دیار نییە ئایا ئامانجەکان بە تەواوەتی بەدیدێن وەک پێکەوە ژیانێکی ئاشتیانە لە قۆناغی پاش داعشدا.